ئەم شەوی عاشقانە عەهد و وەفا هاتەوە، خانەقای زیکر گەرمە سەیر و سەفا هاتەوە. شەوی قەدر شەوی لێخۆشبوونی خوای پەروەردگارە لە بەندەکانی و شەوێک وەک کۆنگرەیەکی ئاشتیانەیە کەوا مرۆڤ لەگەڵ خودا و لەگەڵ خەڵکی و لەگەڵ نەفسی خۆی ئاش ببێتەوە. القرآن فەرمینە أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر. خەڵک چاوەڕێی ئەو خەزینە گەورەی خوددایە کە 720,000 ساعتی بەدەست بکەی، خێری 720,000 ساعتی بەدەستکەوی کە 83 ساڵ و 3 مانگ و قسوور دەکات کە 1000 مانگ دەکات. بەڕاستی مسلمانان مەخابنە لە هیچ جێگایشت کە کاتی خۆیان بەسەر ببن. ئەما دیمەنەکانی شەوی قەدرن لە قەزای سۆران. مسلمانان هاتوون پەرستش ئەنجام دەدەن و شەوانی قەدر زیندوو دەکەنەوە و دەست بە نزا لە خوا دەپاڕێنەوە کەوا لێیان خۆش ببێت و بیان گەێنێت بە شەوی قەدر. شاعریش دەڵێ تا فرسەتت لە دەستدایە دەستی نزا بەرزکەوە، چەندە ڕوو زەردی گونا بیت فەسڵی دوعا هاتەوە. هاتینا ئەو مزگەوتەی ئینشاءڵڵا بەرەکەت و شەفاقەت لە هەموو مسلمانەکی لە خاتری شەوێ لەیلەت القەدر یا ڕەبی خوددا لێمان وەربگری یا ڕەبی العالەمین خوایە لە خاتری ئەو عیبادەتەی لە خاتری ئەو گەورەی ئەو پێغەمبەرە نازدارەی یا ڕەبی خوددا لێمان وەربگری. جا لێرە مسلمانان هەموو کۆبوونەوە، هەر یەکە و خەریکە بە قورئان خوێندن، بە شەونێژ وتاری مامۆستا هەیە تا کاتی پاشی و ئێمە هەمومان لێرەینە. ئیدی داوا لە خوای گەورە دەکەین ئەو شەومان لێ وەربگری کە خوای گەورە دەفەرمێ خێری بە 1000 مانگە. هەمومان پێکەوە ئەو شەو ئینشاءڵڵا ئەو سونەتە گەورەیە ئەو شەوە پیرۆزە بەرز ڕادەگرین و هەروەها زیندی دەکەین و بە زیندیکردنەوەی سونەتەکانمان و هەروەها بە ئەنجامدانی فەرزەکانمان و هەروەها بە ئەنجامدانی زۆرێکی سونەت و هەروەها بە ئەنجامدانی زۆرێکی قورئان خوێندن لەم شەوەدەوەکو پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەو دەشەوەی کۆتایی کەوا لە مزگەوت ماوەتەوە بە تایبەتی گرینجاندایە بە شەوی 27. شەوی قەدر گەورەترین شەوە لە لای خوددا. پێغەمبەر درودی خوای لێبێ دەفەرموێ هەر کەسێ شەوی قەدر زیندوو بکاتەوە و باوەڕی پێی هەبێ و چاوەڕێی پاداشتی خوای گەورە بێ، خوا لە تاوانەکانی پێشووی خۆش دەبێ. لەم شەوەدا گەورەترین و ناوازەترین کەرنەڤاڵ لەلایەن فریشتەکانەوە بەڕابەرایەتی جوبرائیل عەلەیه السەلام بەڕێوە دەچێت و لە ئاسمانەکان دێنە خوارێ و دادەبەزنە سەر زەوی. هەر بەندەیەک نزا بکات فریشتەکان ئامینی بۆ دەکەن و دڵنیای دەکەنەوە بەوەی نزاکەی گیرا دەبێت. ئەگەرچی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لا ڕووی تەمەنەوە تەمەنێکی کورتیان هەیە، بەڵام خوای پەروەردگار کۆمەڵێک پەرستشی بۆ داناون کەوا لە تەمەنەکەیان زیاترە. یەکێک لەو پەرستشانە بریتیە لە شەوی قەدر کەوا خوای پەروەردگار خۆی ئەفەرموێت خەیر من 1000 شهر، واتە پاداشتی 1000 مانگ بەو کەسە ئەگات کەوا شەوی قەدر زیندوو دەکاتەوە. مسلمانانیش لێرە کۆبوونەتەوە بۆ ئەوی پاداشتی ئەو شەوەیان بەدەست بێنن. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.